جەمال عیرفان یەکەم تیرۆرکراوی سیاسی. ئایا شێخ مەحموود دەستی هەبوو لە تیرۆرکردنەکەی؟ ڕووپەڕی ڕۆژنامە و گۆفارەکانی پڕ کرد لە قسەی حەق و ڕاستی، لە سەنگەری بەرگری لە چینی هەژاراندا بوو، باوەڕی تەواوی بە سۆسیالیستی هەبوو. لە زۆر شوێن دەیوت هەر دەوڵەمەندێک هۆکاری هەژاری هەزاران کەسە، گەرچی کار بەدەستی عوسمانی بوو، بەڵام بەهۆی کارکردنی لە بواری ڕووناکبیری و دروستکردنی ڕێکخرا و دەستگرتن بە باوەڕێکی تایبەت بەخۆی، تورکەکان دژی بوون و زۆر جار تۆمەتی پیاوی ئینگلیزیان لێدەنا. ئینگلیزەکان بەهۆی خوێندنی ئەو لە ناودەسەڵاتی عوسمانی و فەرماندەی سوپا وەک پیاوی تورک سەیریان دەکرد. گەرچی پەیوەستی حکومەتەکەی شێخ مەحموود بوو، بەهۆی ئاستی بیرکردنەوەی و لایەنداری ئاینی و خێڵەکی شێخ سەرباری نەبڕانی پەیوەندیەکان، بەڵام بەپێی هەندێک سەرچاوە کێشە و ساردی هەبوو لە نێوانیاندا. جەمال عیرفان ئەو چالاکە ڕووناکبیرە سیاسیەی تیرۆر کرا. جەمال عیرفان ئەفەندی کوڕی مەلا عەبدوڵڵای مەلا ڕەسووڵی کاژاویە. ساڵی 1881 لە سلێمانی لەدایک بووە. لای باوکی دەستی کردووە بە خوێندن، تەنانەت پاشخانی ناوەکەی عیرفان بەهۆی ناوی باوکیانەوەیە. باوکی مەلا عەبدوڵڵا سەرباری شارەزایی لە بواری ئاین، شارەزاییەکی باشی لە بواری فەلەکناسیدا هەبووە. بۆ زیاتر درێژەدان بە خوێندن، جەمال عیرفان ڕوو دەکاتە بەغداد و دواتر ڕوو دەکاتە ئەستەمبوڵ. ساڵی 1906 پلەی ئەرکانی سەربازی هەبوو لە ناو عوسمانیەکاندا. ساڵی 1990 بوو بە فەرماندەی هێزی سواری عسکەری. ساڵی 1921 مەندووبی سامی لە بەغداد ئەنجومەنێک بۆ ئیدارەدانی سلێمانی پێکدەهێنێت. بۆ ئەو مەبەستە هەڵبژاردن ئەنجام دەدرێت و جەمال عیرفان یەکێک دەبێت لە دەرچوانی ئەو هەڵبژاردنە و دەبێتە ئەندامی ئەنجومەنی ئیدارەدانی سلێمانی. جەمال عیرفان ماوەیەک دەبێتە بەڕێوەبەری ناحیەی مەرگە. هەروەها بە نوێنەرایەتی کورد بەشداری کۆنگرەی گەلانی ڕۆژهەڵات دەکات کە بە سەرپەرشتی لینین بەڕێوە دەچوو. جەمال عیرفان لە ڕووی ئابووریەوە بڕوای بە ئابووری سربەخۆ هەبوو. دواتر لە بواری ئەدەبیدا دەستی کرد بە بڵاوکردنەوەی نووسینەکانی لە ڕۆژنامەی پێشکەوتن. دواتر بە تەواوەتی بیر و ڕای سۆسیالیستی بەسەریدا زاڵ دەبێت و لەو بوارەدا دەست دەکات بە نووسین و بڵاوکردنەوەی هۆشیاری. تەنانەت لە دروستبوونی حکومەتەکەی شێخ مەحموود چەندان ڕێکخراوی نەتەوەیی و پەروەردەی و ڕۆشنبیری لە هەمان کاتدا دەمەزرێنێت. بە هەمان دەربڕینی خۆی خەباتی ئەو خەباتێکی فکریە و مەبەستێتی عەرزی درۆ هەڵکەنێ تا نەمامی ڕاستی تێدا بنێژێ. سەرباری ئەوەی لایەنێکی گرنگی بواری ڕۆشنبیری کوردی پڕ کردبووەوە و هاوکات دەسەڵاتی سەربازی لە ناو عوسمانیەکاندا هەبوو، بەڵام هەرزوو هەوڵ درا سنوورێک لە بەردەمیدا دابنرێت. بەوە مەبەستە پلانێک دانرا و لە 12 مانگی 12 ساڵی 1922 بە گولە لە ماڵەکەی خۆیدا تیرۆر کرا. تیرۆرکردنەکەی جەمال عیرفان بەڵێڵی مایەوە و چەندان بۆچوونی جیاوازی لەسرە. بۆچوونی یەکەم، بڕوایان وایە کە بەهۆی پەشێویەکانی عوسمان و ئینگلیز لە ناوچەکەدا لەلایەن ئەوانەوە پلانی بۆ دانراوە و تیرۆر کراوە. بۆچوونی دووهەم، ئەم بۆچوونە شێخ مەحموود حەفید تاوانبار دەکەن و بە بەرپرسی سەرەکی تیرۆرکردنەکەی دادەنێن و ئاماژە بە قسەیەکی خەدیجە ئیسماعیل دەکەن کە وتوویەتی لە سەردەمی دووەمی حکومڕانی شێخ مەحموود و لە سایی دەسەڵاتی کوردیدا لەسەر بیر و ڕای ئازاد لە ماڵەکەی خۆیدا تیرۆر کرا. لەگەڵەوەی باز لە نزیکی شێخ مەحموود و جەمال عیرفان دەکرێت، بەڵام دەڵێن ئەگەر لەلایەن پیاوەکانیەوە نەکرابێ ئەوە دەسەڵات ناتوانێت لە بەرپرسیارەتی ڕابکە و ئەو تاوانبارە، چونکە دەوترێ لە هەر شوێنێک تاوان ئەنجام بدرێت و تاوانبار نەدۆزرێتەوە ئەوە دەسەڵات تاوانبارە. دەسەڵاتی ئەو کاتیش شێخ مەحموودی حەفید بوو، بەڵام لەسەر ئەم بۆچوونەش برازایەکی جەمال عیرفان بە ناوی سەلاح الدین عەلی عیرفان دەڵێت ئەو بۆچوونە کە شێخ تاوانبار دەکات دوورە لە ڕاستی. شێ مەحموود وای کرد و شێ مەحموود خەڵکی ناردۆ ئەمە گوێم لێ و ئینشاءڵڵا من شتێکی ناڵێم کەوا چاک پراوپڕ لێ نەزانم. چەند نەها لە دایکم پرسیوە، یعنی بە کولی ئینکاری کردووە کە شێ مەحموود نەمرد و لە ترسیشم نییە ئەگەر ئەو بووە یەکسەر ئەم گۆ ئەوە بەخوا هەرچیە کەسێک کەوا توانی بێتم لێم پرسیوە و نزیکترین خەڵک و خۆشەویستترین کەسی ئەوان دایکم بووە کە براژنیان بوو و کە دایکیشم زۆر ئینسانێکی زانا تێگەیشت و شێعر لەبەر، یعنی خوێنەوارێکی بە سەلیقەی ئەوسا بوو، نەک بە نووسین بە زمان هەموو شتێکی زانێت. دایجان خوا ئەو ئەیگو قەتعیەن عەلاقەیشین شێ مەحموود بەسەرنێ. هەروەها باوکم، باوکیشم پیاوێک نەبوو درۆ بۆ هیچ کەسێ بکە
بەڕاستی ئەیگوو نە قەت ئەوەی نەکردۆ چونکە شێ مەحموو لە هەرە نزیکترین دۆستی ئەم برا گەورەی من بووە. جەمال عیرفان لە ئێستای کوردستاندا سەرباری نووسینەکانی شەقامێکی لە شاری سلێمانی بەناوەوە کراوە و دەستگایەکی گەورەی چاپ و پەخش بۆ کتێب بە هەمان ناوی جەمال عیرفانەوە بەردەوامە لە تێرکردنی مەعریفەی کوردی.